دوی ئایاری 2011 ساتەوەختی ڕاگەیاندنی هەواڵی سەرکەوتنێکی گەورە بوو بۆ حکوومەتەکەی باراک ئۆباما، هەواڵی کوژانی ئوسامە بن لادن. ئۆباما لەو کاتەدا ڕاگەیاند جیهان لە دوای مردنی بن لادن جیهانێکی ئارامتر و باشترە بێت، بەڵام ئێستا دوای 4 ساڵ لە کوژانی بن لادن جیهان ئارامتر و ناسەقامگیرترە. پێدەچێت دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر و ڕۆژەدا ئۆباما ئەگەر بیوێت لە وتارێکدا باز لە جیهانی دوای بن لادن بکات، قسەیەکی جیاوازتر بکات. ساڵی 2011 ئەمریکەکان پێیان وابوو بە کوژانی بن لادن وەک سەرۆکی کاریزمی ڕێکخراوی قاعیدا گورزێکی کوشندە بەرپەیکەری ڕێکخراوەکە و بیری توندڕەوی ئیسلامی کەوتووە. شارەزایانی ڕێکخراوە توندڕەوی ئیسلامیەکان پێیان وایە لە دوای ساڵی 2000ەوە نەوەیەکی نوێ پەیوەستی ڕیزەکانی قاعیدە بوون کە لە نەوەی کۆنی قاعیدە توندڕەوتور بوون و تەنها ئوسامە بن لادنیش ئەو توانایی هەبووە کە بتوانێت سەرکردایەتی هەردوو نەوەکەی ناو قاعیدە بکات. ئەو شارەزایانە پێیان وایە کوژانی بن لادن و ڕووداوەکانی دوای خۆپشاندانەکانی وڵاتانی عەرەبی کە بە بەهاری عەرەبی ناسراوە بە تایبەتیش سەرەڵدانی ڕێکخراوی داعش ئەو هەلەی بۆ نەوە نوێیەکەی قاعیدە ڕەخساند کە پێگەی خۆیان بەهێزتر بکەن. ئەمەش لای ئەیمەن زەواهیری جێگرەوەی بن لادن شتێکی نەخوازراو بوو. لە ناو ڕێکخراوی قاعیدە تا ئێستاشی لەگەڵدا بێت نەوە کۆنەکەی هەشتاکان و 90ەکانی سەدەی ڕابردوو بڕیاردەدەن و نەوە نوێیەکەی دوای 2000یش جێبەجێکاری بڕیارەکانن. لە بەرامبەردا ئەو شارەزایانە یەکێک لە هۆکارەکانی بەهێزبوونی داعش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە لە ناو داعشدا پێچەوانەی قاعیدە نەوە نوێیەکە خۆیان لە یەک کاتدا بڕیار دەدەن و جێبەجێکارن و ئەمەش ئەو ڕێکخراوەی لای گەنجە توندڕەوەکان سەرنج ڕاکێشتر کردووە. ئەگەر بن لادن و نەوە کۆنەکەی قاعیدەوە خۆیان دەڵێن ئامانجی سەرەکیان لێدان بوو لە بەرژەوەندەکانی ڕۆژ ئاوا یاخود گورز وەشاندن بوو لەو کەسولانانەی بەرژەوەندەکانی ڕۆژ ئاوا لە ناوچەکەدا دەپارێزن، ئەوانەوە نوێیەکە کە لە ئێسادا زیاتر خۆیان لە ناو داعشدا دەبینەوە و ئەبوو بەکر بەغدادی بە خەلیفەی خۆیان دەزانن، شەڕی هەموو ئەو کەسولانانەشیان کردووە کە خۆیان بە دوژمنی ناوخۆیی ناویان دێنن. ئەو دوژمنە ناوخۆیانەش لە شیعە و ئیسلامیە میانەڕەوەکان تا بەرەی نوسڕەی سەر بە قاعیدەی لەخۆ گرتووە. ئێستا دوای 4 ساڵ لە کوژانی بن لادن دیارنی ئەگەر بن لادن تا ئێستا لە ژیاندا مابایە ڕێکخراوی قاعیدە و گروپە توندڕەوەکانی تر لە چ دۆخێکدا دەبوون، بەڵام ئەوەی دیارەوەیە جیهان لە ئێستادا بەراورد بە 4 ساڵ پێش ئێستا ئارامترە.